وەک وڵاتێکی هاوسنووری جەنگەکە. شەڕی 40 ڕۆژەی ئێران کاریگەری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی لەسەر عێراق جێهێشت. کاریگەریە ڕاستەوخۆکەی لەسەر ئابووری وڵات بە زووی بینرا، چونکە داهاتی عێراق پشت بە هەناردەکردنی نەوت دەبەستێت. ئێستا بڕۆ بازاڕی بکە، ئەوەی بە 5,000 بوو بووە بە 10,000، ئەوەی بە 10,000 بوو بووە بە 20,000. وای لێ هاتووە خەڵک دەترسێ، شت ناکڕن، پارەکانیان هەڵدەگرن، موچە دوا دەکەوێت. وەک بڵێ ئەوە تەنها جەنگی ئەمریکا و ئیسرائیل و ئێران نییە، ئەو جەنگە گواسراوەتەوە لای ئێمەش. هەر لە سەرەتاوە هەستمان پێکرد. بۆچی؟ چونکە دۆلار بەرز بوویە و نەوت و غاز و کارەبا نەما. ڕاگررتنی هەناردەی نەوت لە ڕێگەی گەروی هورمزەوە ئەوەندەی دیکە دۆخی عێراقی شڵەژاند. مەترسیەکە لەوەدایە ساڵانە ئەم وڵاتە گیرۆدەیە بەدەست کورتهێنانی بووجەوە. ئێستا هەموو هەوڵەکانی حکوومەت بۆ ئەوەیە لە مانگەکانی داهاتوو موچەی فەرمانبەران دابین بکات و بەزووی دەست بە هەناردەکردنەوەی نەوت بکرێت لە ڕێگەی گەروی هورمزەوە. ئێمە لە 95 هەناردی نەوتمان لە ڕێگای بەندەری قەسری بەسڕەوەیە لەوێشەوە بۆ گەروی هورمز. بەڵام کاتێک هەناردەکردنی نەوت ڕاگیرە کاریگەری زۆر لەسەر بووجە دروست کرد. ئێمە مەترسیمان لەسەر مانگەکانی داهاتووە کە موچە کەم بێتەوە یان دوا بکەوێ، ئەویش کاریگەری خراپی لەسەر هاوڵاتی دەبێت. جگە لە کەرتی نەوت ئەوەی لەم جەنگەدا زیانی بەرکەوت کەرتی گەشتیاری و وەبەرهێنان بوو، جیا لە لاوازبوونی ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ ئێران، چونکە لە 18% هاوردەکردنی عێراق لە ئێرانەوەیە. ئاگربەستی ئەمریکا و ئێران دەرفەتێکی باشە بۆ عێراق تاوەکو بتوانێت لەو ماوەیەدا کار لە چاکردنی بۆڕی کۆنی مووسڵ بکات، تاوەکو لەوێوە نەوتەکەی هەناردە بکات. لە ئەگەری دەستپێکردنەوەی جەنگ ئەو کاتە پێویستی بە گەروی هورمز نامێنێت و بە ئاسانی کێشەی دارایی بۆ دروست نابێت. هونەر ئەحمەد، دەنگی ئەمریکا، بەغدا.